هەڵبژاردنەکان و ئەو پێشاتە سیاسیە گرنگانەی لە دوای هەموارکردنی پرۆژە یاسای هەڵبژاردن لە پەرلەمانی عێراقدا هاتوۆتە گۆڕێەوە لەگەڵیشیدا چەند پرسیارێکی تایبەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست وەڵام دەدەینەوە. کاک نووشیروان سوپاس بۆ ئەم دەرفەتە. بە لە تازەترین پەرسەندنەوە دەست پێ بکەین کە هەموارکردنی یاسای هەڵبژاردن بوو لە عێراقا و ئەو پاشاتانی کە بە دوای خۆی داهێنا ڕایتۆ سەبارەت بەم هەموارکردنە چییە؟ هەموارەکە بێگومان هەموو جارێ قانون کە دەرەچێت دەبێت لەگەڵ ئەو پێشکەوتنانی کە لە کۆمەڵا هاتوۆتە پێشەوە لەگەڵ ئەوە بگونجێت. ئەم جارە ئەو قانونی هەڵبژاردن چوار گۆڕینی بنەڕەتی کردووە لە قانونی ساڵی 2006 یا 2005. گۆڕینی یەکەمیان ئەوەیە کە ئەم جارە لە باتیوی عێراق یەک دایرەی ئینتیخابی و یەک لیستە بێت بۆ بە 18 دایرەی ئینتیخابی و 18 لیستی جیاواز. ئەوە گۆڕانی یەکەمە، ینی لە یەک بازنەیی و بۆ بە فرە بازنەیی. گۆڕینی دووهەمیان جاران لیستی داخراو بوو، ئێستا بۆ بە لیستی کراوەیانی دەنگدەر ئەتوانێت دەنگ با بە و پاڵێوراوانەی یا بەو کاندیدانەی کە ناوەکانیان ئازانەیە چێ و چێ نییە، کە ئەمەش گۆڕینێکی گرنگە. گۆڕینی سێهەمینیان پەرلەمانی پێشوو ژماری ئەندامەکانی 275 کەس بوو، ئێستا بووە بە 323 کەس، ینی زیادی کردووە، زۆری زیادی کردووە. گۆڕینی چوارەم ئەوەیە کە لە هەڵبژاردننی پێشووە بە جۆرەی قانونی 45 275 کورسیەکە ئەچوو بۆ کەمایەتەکان و ئەچوو بۆ دەرەوەی عێراق. ئەم جارە ئەویان زۆر کەم کردوێتەوە بۆ بە 15 لە باتی 45ەکە بۆ بە 15 لەوە هەشتێکێ بۆ کەمەنەتەوایەتەکان حوتێ مێنێتەوە بۆ عێراقەکانی دەرەوەی وڵات. ئەمە لە بە دەرەجەی ئەساسی ئەم چوار گۆڕینە لە قانونەکە ڕوویاوە. زۆر باشە. لە ئەگەر ئەم چوار گۆڕینە لە بەرچاو بگرین، هەستەکەی کامیان باشەوە کامیان خراپە بەتایبەت بە لە بەرچاوگرتنی زوون و زیانەکانی وە سوودەکانی بۆ گەلی کورد؟ بەڕێی من دوان لەو گۆڕینانە بە قازانجی کووردە، دوانیشی بە زەرری کووردە. گۆڕانی یەکەم کە لە لیستی داخراوە وەکراوە بە لیستی کراوە ئەوە بە قازانجی ژیانی دیموکراسیە نەکرد لە کوردستانە بەڵکو لە عێراقا. گۆڕانی دووهەم ئەوەی کە لە یەک بازنەی و یەک لیستیەوە کراوە بە فرە بازنەی و فرەلیستی بۆ 18 محافظە، ئەمەش دیسانەوە بە قازانجی ژیانی دیموکراسیە لە کوردستان و لە عێراقا. بەڵام دوانەکەی تریان زیاکردنی ژمارەی ئەندامانی پەرلەمان بەبێ ئەوەی کە کورد حسابێکی بۆەوە کرد بێت و شان بەشانی ئەو زیابوونەوەی کە لە ناوچە شیعەکان و لە ناوچەی سونی لە ناوچەی عەرەبیا زیایی کردووە، حسابی ئەومان بکردایە کە کوردی ژەوایە بە هەمان ڕێژە لە پەرلەمانە نیسبەتی زیادی بکردایە یا ڕێژەی زیادی بکردایە، ئەوەیەکی کە لەوانەیە کە زەرەری لێداوین، ینی زۆربوونی ژمارەی ئەندامانی پەرلەمانی عێراق لە 275ەوە بۆ 323 لە کاتێکە کە ژمارەی ئەندامانی پەرلەمانی کورد پەرلەمانتارانی کورد ژماریان ڕەنگە زیانەکە یاوەکو خۆی منێتەوە یا کەمترە بێتەوە، کە پێم وایە مشتێکی زۆر نائاساییەوە ئەمە بە زەرری کووردە. هی دووهەمینیشیان گۆڕینی دووهەم کە بە زەرری کووردە و بە قازانجی کورد نییە، ئەویش ئەوەیە تا نازەیەکی زۆر دەنگدەرانی کورد لە دەرەوەی وڵات بێبەش کراون لەین، چکم بۆ هەموو ئەوانەی کە لە دەرەوە ئەژین ێستا نزیکەی 3 ملیۆن و 4 ملیۆن عێراقی لە دەرەوەی عێراقەژین، لەوە بەشێکی گەورەی کووردە تەنیا ئەوانە 7 کورسیان بۆ دانراوە کە لەو 7 کورسی ڕەنگە 2 دانە یا ئەو پەرەکەی 3 دانەی بەر دەنگدەری کوردەکەوێت لە سەرتاسەری دنیا، کە ئەمە پێم وایە دیسانەوە من ناحقێ بەرامبەر بە کاک نووشیروان دەستکاریکردنی ئەو ژمارانە لە کورسی پەرلەمان چۆن زیان بە کورد دەگەین ئەگەر ڕوونکردنەوەی زیاترم پێ بدەیت؟ لە کاتی نووسینی دەستوری عێراقا لە ڕاستیە ئەو ڕێژانەی دەنگدان کە دانرابوو بە نەوعێکی وا دانرابوو کە نەوعێک لە تەوافق تەئەمینکە لە بینی کورد و لە بینی لایەنەکانی ترە. بۆ نمونە ئەو کاتی کە پەرلەمانی عێراقی 275 ئەندام بوو، لەوە نزیکەی 121 بەر کورد کەوتبوو. لە دەنگدانیە بە جۆرەی دەستوری عێراقی هەندێک دەنگدان هەیە نیسبەتێکی دیاریکراوی پێویستە، مەسەلەن هەڵبژاردننی سەرۆک کۆمار، هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی وەزیران، سەر هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و جێگرەکانیان پێویستی بەوەیە کە دوو لەسەر سێی ینی دوو سێیەکی تێگڕای ئەندامانی پەرلەمان دەنگی لەسەربەن. لەو کاتا وەختی خۆی کە لە کاتی نووسینی دەستورە حساب کرابوو بەبێ دەنگی کورد نەئەکرا ئەو دوو لەسەر سێیە تەئمین کرێ بۆ ئەو دەنگانە، لەبەرەوە ئەوە زەمانێک بوو بۆ ئەوەی کە گوێ لە دەنگی کورد بژێرێتەوە، حسابێ بۆ کورد کرێت لەو پلەپایانەی کە پلە بەرزەکانی کە لە عێراقا هەیە. ئێستا لەم حاڵەتە
کە ژمارەی ئەندامانی پەرلەمانی عێراق بێ بە 323 کەس نسبەتی کورد لە پەرلەمانی عێراقیا لە 121ەوە دابەزێتە خوارەوە بۆ کەمتر لە 118 کە من پێم وایە ئەمە خەلێلێکی گەورە خاتە ناو پەرلەمانی عێراقیا لە داهاتووە و بەو ئەندازەی کە جاران کورد ئەیتوانی مەسەلەن هەر قانونێک پێویستی بەوە بووایە دوو لە سەرسی دەنگەکان بەدەستبێنێ کورد ئەیتوانی دەورێکی کاریگەری هەبێ هەندێک لە قانونەکانی تر پێویستی بەوە بوو کە 50 زائید یەک این بێت لەوەشا کورد ئەیتوانی بێت ئەمە ئێستا ئەمە هەڵتەچیوە بەنەوەی هەڵتەچیوە کە کورد دیارە حسابی ئەوەی نەکردووە زیابوون لە مووسڵ زیابوون لە بەسرە زیابوون لە شارەکانی تری عەرەب نشین چ تەئسیرێکی ئەگەر لە هەمان کاتە تۆ زیان نەکەیت چکم هەموو هەرێمی کوردستان 3 کورسی زیایی کردووە حسابی ئەوە بکە لە 323 کورسی 3 کورسی بۆ کورزیایی کردووە باقیەکەی تری بۆ لایەنەکانی تر بووە باشە کاک نوشیروان پێ وایە کە عێراقی دوای 2023 ئەگەر ڕاست عێراقیش تەوافقی بۆ بەڵام ژمارە تیا دەوری بینیوە بەڵێ لە پەرلەمانی داهاتووە یەکێک لەو خەتەرانی کە بەڕاستی جێگەی ئەبێ مەترسی هەموو لایەکمان بێت لە کوردستانە و ئەبێ هەوڵ بین ئەو خەلە لە ڕاستکەینەوە ئەوش ئەوەیە بە تەقدیری من لە پەرلەمانی داهاتووە مەبدەئی تەوافق یعنی سەرەتای سازان کە پێکهاتنە لەسەر کۆمەڵێشت ئەمە پێم وایە پشتگوێ ئەخرێت لە مقابلی ئەوە سەرەتای کەمینە و زۆرینە ینی ئەقلیت و ئەکسەریەت دێتە پێشەوە چون کورد دەبێت بە ئەکسەریەتێکی بچووک لە پەرلەمانی داهاتووە ئێمە لە پەرلەمانی پێشوە بە جۆری دەستوری عێراقی دوو زەمانەتمان هەبوو کە تەئمینی تەوافقیە کرد لە بینی کورد و لە بینی پێکهاتەکانی تری عێراقا ئەو دوو مەبدە ئەو دوو سەرەتایە ئەو دوو مادە دەستوریە یەکێکیان ئەو دەنگدانە بوو کە من باسم کرد ینی ئەو نیسبەتە بوو کە نەیانەتوانی بەبێ دەنگی کورد دوو لەسەر 3 تەئمین بکەن یا 50 زائیدیەکی مەجموعی ئەندامانی پەرلەمان تەئمین بکەن ئێستا بەبێ ئێمە ئەتوانن بیکەن و بەبێ من نەتیجە توانن بیکەن زمانی دووهەم ئەوە بوو کە ئێمە ئەنجومەنی سەرۆکایەتیمان هەبوو ئەنجومەنی سەرۆکایەتی پێک هاتووە لە 3 کەس نوێنەرێکی کوردە نوێنەرێکی شیعی نوێنەرێکی سوننیە و هەر یەکێ لەم 3 نوێنەرە کە یەکیان سەرۆک کۆمارە دوانیان جێگرن بۆیان هەبوو هەرچی قانونی بچێ بۆ ئەنجومەنی سەرۆکایەتی ڤیتۆ بەکاربێنن و ڕەفزی بکەن و بیژێرنەوە بۆ ناو پەرلەمان لەم دەورەیە ئەنجومەنی سەرۆکایەتی نامێنێ ئەبێتەوە بە سەرۆک کۆمار بە تاقی تەنیا کە بوو بە سەرۆک کۆمار احتیمالی زۆریش هەیە بەر کورد نەکرێ ئەم جارە یعنی کوردێک نەبێتەوە بە سەرۆک کۆمار عێراق لەبەرەوە ئەو ڤیتۆیەمان لە کیسووە حەقی ڤیتۆمان نامێنێ کە حەق وەختی خۆی وابیر کرابەوە کە ئەگەر ئەنجومەنی سەرۆکایەتی نەمێنێت لە بەرامبەری ئەوە مەجلیسی ئەقالیم دروست کرێت یعنی لە کاتی تعدیلکردنی ئەم قانونە ئەو برادرانی ئێمەیە ئەو کەسانی ئێمە کە لە بەغا نوێنەرایەتی کوردیان کردووە بیریان لەوە نەکردوێتەوە بەدیلێک بدۆزنەوە بۆ ئەنجومەنی سەرۆکایەتی بۆ ئەوەی کە لە حاڵەتێکە ئەگەر ئەنجومەنی سەرۆکایەتی نەما و ئەو مافی ڤیتۆیەمان نەما شتێکی تر هەبێ بەدیلی ئەمە بێت بتوانێت جێگەی ئەوە بگرێتەوە زۆر باشە کاک نوشیروان سەبارەت بەم هەموارکردنەوە بەو مەخاوف و ترسانی کە هەیە لە هەموارکردنەکە بۆ ئایندەی عێراق وەکو بەڕست باسیەکەی باشە کورد بەشدار بووە لە حکوومەتی عێراقیە و کورد و جوودێکی دیاری هەبووە بۆ پێی کە سەرۆکایەتی کۆمار و جێگری سەرۆکی ئەنجومەنە و هەموو پۆستەکانی تر چێ بەرپرسیارە لەوەی کە ئەم بارودۆخە بەم شێوەیە تێدەپەڕێتەوە تێپەڕیوە تا ڕادەیەک شێ بەرپرسیارەوەنی کە دەسەڵاتیان بەدەستەوەی لە کوردستان و لە بەغا من نامێ تۆمەت بە پاڵ کەس بە بەڵام ئەبوایە وەزارەتی تیجارە دایرەکانی وەزارەتی تیجارەکە کارتی خۆراک ڕێگەخەن وەزارەتی تیجاری هەرێمی کوردستان وەزارەتی تیجاری بەغا ئەوانەی کە لە بەغا پۆستی بەرزبەرزیان هەیە ئەبوایە لە باتی و هەر خەریکی ئەو بن لە فێری ئەو بن زەخت لە ئێمە بکەن و تەزویر لە ئێمە بکەن بۆیە بیان زانەیە خەڵکیکە هەیە تەزویر لەوانەکە ئەوە نیان هێشتا و تەزویریان لێ بکرێت زۆر باشە لە دۆخێکی ئاوها لە کاک نەوشیروان من نامێت کەس تۆمەتبار بکەم چکمەوە لە پاژماوەیەکی تر دەرەکەوێت کە خەتاکەی چێ بووە لە خۆمە من نامەوێت هیچ دابشکەم بەسەر خەڵکە بەڵام تۆوەرە لێ بکۆڵەرەوە بۆچی نەینەوە توانیوێتی لە ماوەی 5 ساڵە بایی 12 کورسی کارتی خۆراک دروست بکات بۆچی مەسەلەن بڵین بەسرە لە ماوەی 5 ساڵە توانیوێتی لە عددێکی کەمەوە بێ بە 24 بۆچی نەجەف کەربەلا ئەنبار نازانم چوە فلان ئەمانە هەموو بە نیسبەتی زۆر زیان کردو ینی معقولە سلێمانی لە ماوەی 5 ساڵە زاوزەی نەکرد بێت ینی هیچ کەسێکی نەگەشت بێت تەمەنی دەنگدان ئەمانە جاری پێش و 15 کورسی هەبوو ئێسش 15 کورسی هەیە معقولە هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە بەو ژمارە زۆرەوە تەنیا یەک
با یەک کورسی ژمارەکەی زیایی کرد بێ یا